ئەم ڕێگایە خوڕمەڵ و ناوچە گەشتیاریەکانی هەورامان دەبەستێتەوە بە سلێمانی و شارەکانی تری هەرێمەوە. ڕێگاکە پڕ بووە لە چاڵ و ئاستەنگێکی زۆرشی بۆ شۆفێران دروست کردووە. بەڕاستی گلەیمان هەیە، جادەکە زۆر وێرانە لە ئاستی پێویستی ئەمەوە گەشتیار و ئەو مەرزەیە نییە کە داهاتێکی زۆریش هەیە بە حەقەکە زووتر چاک بکرایان جادەیە. پێویستی بە خزمەتگوزاری هەیە، پێویستی بە نۆژانکردنەوە هەیە لانی کەمەکەی 4 ساڵ جارێ 5 ساڵ جارێ چکە زەختێکی زۆر زۆری لەسەر ئەم جادە. داواکاریمانەوەی ڕێگەمان بۆ چاکە. وابزانم ساڵی پارەکە بوو ئاوا تۆزە قیریان کرد و تۆزە چاکیان کرد بەس ئەویش بەرگەی 2-3 مانگی نەکرد دووبارە خراپ بوویەوە. داواکاریمانەوەی بە یەکجاریە چاکیکەن ینی تەواو قیرەکە بە هەڵی کەن و قیرێکی تازەمان بوو. جگەلەوەی کاریگەری خراپی لاسان ڕۆکی هاتوچۆ دروست کردووە، خەرجێکی زیاتریشی خستووەتە ئەستۆی شۆفێران بەوەی ئەم بوونی چاڵواستەنگانەی هاتوچۆ کە لە ڕێگاکەدا هەیە زیانی زۆر بۆ ئۆتۆمبیلی شۆفێران دەگەێنێت. منتەقەی گەشتیاریە سارە گەشتیاریە هەم بۆ ئێمە ناخۆش ئەم جام سیارانەی کە بۆ مەرزانەیەن ئەم سارەی گەورەکان بەلوەری بەگەڵا بۆمانەوە زۆری زەحامێکی ناخۆی دروست کردو و جاران ساقان ینی ساڵی جارێ پێشکان داگرت و تعمیریان نەکرد ئێستا هەمومان پێویستیان بە تعمیرات هەیە چکە ئەوە چاڵ و چۆڵی تێکەوتێ بەڕاستی جادەکە هەر تا وێران بوو. چارەسەر نەکردنی ئەم ڕێگایە کاریگەری خراپی لە سەر جموجۆڵی گەشتیاریش دەبێت. داواکارین ینی ئەم ڕێگایە بە زووترین کات چاک بکرێت لە بەرەوەی کاریگەری ڕاستەوخۆی هەیە لە سەرکەتی گەشت و گوزار لە ناوچەکە و ئەگەر چاک نەکرێ و ڕێگایە کاریگەریە بێ لەسەر کەمبوونەوەی هاتنی گەشتیار بۆ ناوچە گەشتیاریەکان وەک پێشتریش وتم ژمارەیەکی زۆر گەشتیار بە بەردەوامی لە ڕێگەی ئەو ڕێگایەوە هاتوچۆکەن بۆ ناوچە گەشتیاریەکان. بەپێی بەدواداچوونەکانی کورسات پیووس بڕیارە ڕێگەی خوڕماڵ هاوینە هەواری زەڵم لەگەڵ ڕێگای خوڕماڵ بیارە نۆژەن بکرێتەوە. بڕی 298 ملیۆن دیناریشی بۆ تەرخان دەکرێت. کارەکەش بەڕێوەبەتی ڕێگەوانی هەڵەبجە بە شێوەی ئەنجامدانی ڕاستەوخۆ جێبەجێ دەکات. بەمەش بەشێک لا گرفتەکانی خراپی ڕێگەی هەورامان چارەسەر دەبێت. سەڵات جەمیل، کورسات نیوز، خوڕماڵ.